هەر کات پەرلەمانی کورسان کارا کرا ئەو کات ڕەنگە دەرگای پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێم بکرێتەوە. دەڵێن ناکۆکی قوڵی سیاسی نێوان پارتیویکێتی لەسەر شەراکەتی ڕاستەقینە گرفتە سەرەکیەکەی. بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کورسان ئەو ناکۆکیە سیاسیە و پێکنێنانی حکوومەتی نوێ بە گرفتی گەورە دەزانن بۆ سەرژیانە. بە گوتەی خۆیان جگەلەوەی زۆرێک لە ئیشوکاری هاوڵاتیان لە فەرمانگەکانی حکوومەت وەکو پێویست ڕایی ناکرێن لە هەمان کاتدا ئیشوکاریش ڕووی لە کزی کردووە. ئەگەر کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێت دڵنیام گۆڕانکاری دەکرێت، ژیانی هاوڵاتیان خۆش دەبێت و چەند گۆڕانکاری لە بازاردا دەکرێت لە هەموو ئەو بنەمانەی کە دەبنە ئامانجی خێر و خۆشی بۆ هاوڵاتیان ئینشەڵا تێدا دابین دەکرێت. لە ڕاستیدا ناکۆکی و ناتەبایی نێوان حیزبەکانی هەرێمی کوردستان هۆکاری هەرە سەرەکیە لە دواکەوتنی دروستکردنەوەی کابینەی نوێ. ئەمەش بۆتە هۆی یان با بڵێن ڕنگدانەوەی خراپی لەسەر ژیانی سیاسی، ژیانی کۆمەڵایەتی، ژیانی ئابووری هەرێمی کوردستان و کۆمەلگای هەرێمی کوردستان کردووە. چونکە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا گرژی و ناکۆکی و ئاڵۆزی تێکەوتووە. ئەمەش بۆتە هۆکاری وەستانی هەموو پرۆژە ئابووریەکان بە تایبەتی. دواکەوتنی پێکنێنانی حکوومەتی نوێ کاریگەری زۆری لەسەر ئەو قەزا و ناحیە تازانە دروست کردووە کە لە دوایی هەڵبژاردننی پەرلەمانی کورسانەوە فەرمانیان بۆ دەرکراوە. زیندووترین نمونەش قەزاکانی ڕزگاری و تەقتەقە لە سونرەکانی گەرمیان و هەولێر. شارەزانی یاساش دەڵێن هەتا پەرلەمان کارا نەکرێتەوە بودجەی پێویستیان بۆ تەرخان ناکرێت. سەبارەت بە پێکەنانی حکوومەتی نوێ هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر بە قەزابوونی تەقتەق و کار و چالاکیەکانی قەزای تەقتەق. ئەگەر ئێمە باز بکەین تاوەکو پەرلەمان کارا نەکرێتەوە ناتوانین بودجێ پێویست بۆ پارێزگاکان بنێرین. ئەمە ژوا دەکات ڕاستەوخۆ کاریگەری هەبێ لەسەر بە قەزابوونی تەقتەق، چونکە قەزابوونی تەقتەق لە ئێستادا قەزای تەقتەق قەزایەکی گەشتیاریەوە، قەزایەکی نەوتیە و قەزایەکی کشت و کاڵیشە. ئەمەش پێویستی بە پرۆژە هەیە و پێویستی بە بودجەیەکی شەیە بۆی تەرخان بکرێت. بە گوتەی چاودێران گەر ناکۆکیە سیاسیەکان کۆتاییان پێ نەهێنرێت، ئەوە زیانی گەورە بەر قەوارەی هەرێمی کورسان دەکەوێت. ناکۆچە ناوخۆیەکان کاریگەریەکی زۆر نەرێنیان دروست کردیە و کاریگەریەکی ناوخۆییان هەیە لەسەر ئەوەی کە ئەو قەوارەیە لاواز بکرێت، بەتایبەتی ئەوەی کە لە هەڵبژاردنەکانی ڕابردووەوە کە ئەوە ساڵ و نیوەک تێپەڕیوە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا کابینەی نوێی حکوومەت پێک نەهاتیە و پەرلەمانی کوردستان جگەلەیەک کۆبنەوە گرێدان و بەستنی کۆبنەوەی دیکەی درێژە پێنەدایە کە ئەوەش مەترسیە بۆ سەر ئەو قەوارەیە بەڕاستی، چونکە ململانەیەکانی بەتایبەتی هەردوو هێزی باڵادەست یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان گەیشتە ئاستێک کە پەرلەمانی کوردستان پەکخرایە و ئەو پەخستنە مەترسیە لەسەر شەرعیەتی دەستوری، شەرعیەتی یاسایی. دوای 18 مانگ لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کورسان زۆرێک لە هاوڵاتیان بێزارن و دەڵێن بۆ ئەوە بەشداریمان لە هەڵبژاردن کرد هەتا لایەنەکان بتوانن خزمەتمان بکەن، کەچی ئێستا نەکنیان توانیوە خزمەت بکەن، بەڵکو گرفتی گەورەشیان بۆ هەرێمی کورسان دروست کردووە. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.